بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی سلێمانی چیان بۆ هاوڵاتیان یا بە تایبەت بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان کردووە. ئێمە ئەمساڵ بە درێژایی بەرنامەی پەیامی ڕۆژ هەر خاوەن پێداویستیەکی تایبەت و ئەو کەسانەمان هێنابێتە نێو بەرنامەکە بە تایبەتی دەستخۆشیێکی زۆریان بۆ بەڕێوەبەرایەتی گەشەپێدان و چاودێری سلێمانی و خودی بەڕێز عومەر گوڵپی هەبووە و هەمیشە بە پشتیوان و پاڵپشت و هاوکاری خۆیانیان زانیوە. ئێمە ئەمڕۆ دەپرسین کە ئەوان چیان کردووەکەوە بەو جۆرە بوونەتە جێی سەرنج و ڕێز و دانپیانان و پێزانینی خاوەن پێداویستە تایبەتەکان و بە تایبەت ئاماری کار و چالاکیەکانی ساڵی ڕابردویان کەوا ئێستا ساڵی 2019وان تێپەڕ کردووە و ئەوانیش کار و چالاکیەکانی خۆیان هەڵسەنگاندووە و بڵاویان کردوەوە. بەڕێز عومەر گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ڕاستەوخۆ قسەمان بۆکە کاک عومەر سڵاوی خوارد لێبێ، سپاس بەو دەرفەتەی بە ئێمەت بەخشی. دەپرسم ئێوە چیتان بۆ خاوەن پێداویستە تایبەتیەکان یا چیتان کردو وەکو بەڕێوەبەرایەتی گەشەپێدان و چاودێری سلێمانی کەوا هەمیشە جێی سەرنج و ڕێز و دانپیان وەکۆڵێ ببورن پێزانینی خاوەن پێداویستە تایبەتەکانن؟ بەڵە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێزت کاک ڕیاض سەرجەم هاوکارەکانت لە کەناڵی ئاسمانی پەیام، سڵاو لە بینەرانی بەڕێزیش بەیانی هەموو لایەک باش. طبعا سپاس بۆ جەناب بدۆ، سپاس بۆ هەر بەڕێزێکیش کە بە وجدانەوە یان بابەتیانە هەڵسەنگاندنەکە بۆ کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی و هەر شەش بەڕێوەبەرایەتیەکەی کە لە سنووری کاری ئێمەدان. لە ڕاستیە ئێمە خۆشحاڵین بەوەی کە بەشێک لە ڕەزامەندی هاوڵاتیان یا ئەو کەسانی کە بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە کارەکانی ئێمەوە هەیە بەدەست هێنابێ، لە هەمان کاتیشا بە دڵنیاییەوە بە پێی سروشتی کار کە خواست لای هاوڵاتی هەیە و ئێمەش لە کاتی وەڵامدانەوە یعنی چوارچێوێکی یاسایی هەیە و دەسەڵاتێکی دیاریکراو هەیە چ مادی چ مرۆیی، لەو چوارچێوەیە وەڵامە دەینەوە. ئەوەی کە زۆر زۆر گرنگە ئەوەیە کە ئێمە هەوڵمانداوە ئەو توانایی کە هەمانە بە باشتر بەگەڕی بخەین چ مادی چ مرۆیی و ڕێوشوێنی کارگەڕی باش بگرینە بەر بۆی هاوڵاتیەک کە ڕووی لە ئێمەیە بۆ هەر بوارێک بۆ هەر کارێک ئاسوودە بێت و هەست کە ئەم فەرمانگەیە هی ئەوە مڵکی ئەوە بۆ ئەو کارەکات و شتێک نییە کە شەفاف نەبێت ڕوون نەبێت لەو شاراوە بێت پێویستی بە واستە بێ بە تەکلیف بێ نەخێر. ئێمە لە ساڵی ڕابردووە بە ڕێزت پرسیارەکە دوو بەش بوو بۆ خاوەن پێداویستی تایبەت چیمان کردووە یا بە شێوەیەکی گشتی چیمان کردووە. طبعا ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیا دوێنێ بۆ دەستگاکانی ڕاگەیاندن سەرجەم کار و چالاکی خۆمانمان خستە ڕوو لە بواری پاراستنی مناڵان، گەشەپێدان بە تواناکانیان، پاراستنی ژنان، پاراستنی بە ساڵات چوان، پاراستنی ژنانی و پاراستن و داڵدەدانی ژنانی هەڕەشە لێکراو و هەروەها ئەوەی کە بۆ خاوەن پێداویستی تایبەتیەکەین و ئەو پرۆژانەی کە بۆ ئاوارەکان جێبەجێەکەن و بە شێوەیەکی گشتی ئەوەی کواتوانی ومانە بۆ لێقەوما و کەم دەرامەت بێدەرەتانی بکەین. بە خۆشحاڵیەوە ژمارەکانی ئەم ساڵی ڕابردوو 2019 هەنگاوێک جیاوازتر بوون لەوەی لە 2018 کردومانە. ئەوەش دوو هۆکاریان هەیە. یەکێکیان هۆکارەکە ئەوەیە کە لە ساڵی 2019 دۆخی موچە باشتر بوو لە 2018 چ لە سەرفکردن چ لە نەمانی پاشەکەوت و ڕێژەی دەوامیش زیاتر بوو و تا ئاستێکی زۆر زۆر باش گەڕاوەتەوە دۆخێکی یاسایی. ئەمە هۆکاری یەکەمە. هۆکاری دووەمەوەیە کە ئێمە لە 2019 پلانێکی تونند و تۆڵمان هەبوو و ڕێوشێنی زۆر باشمان گرتە بەر بۆی دامەزراوەکانمان ئەدایەکی باشتر پێشکەشکەن. من چەند خاڵێکی کورت ڕوونەکەمەوە، تەبان ئامارەکەمان زۆر زۆرە، 11 تەوەرە و تەوەرەکان دابش بۆ بەسەر خاڵی جیاجیایە لەوەچە کاتی زۆری بێ. ئەگەر ئێوە کاتان هەبێ من ئەتوانم زۆرینەی ئاماژە پێ بم، بەڵام بە کورتی ئەمە بڵێم کە یەکەم لە سنووری پارێزگای سلێمانی هەر مناڵێک پێویستی بە ماڵەکانی مناڵان بوو بێت ئێمە توانیومانە لە خۆی بگرین چاودێری بکەین و خزمەتی بکەین. ئەمە خاڵی یەکەم. لە ماڵەکانی مناڵانە یەک خاڵی ئیجابی هەیە کە لە هەموو کوردستان و عێراق نییە، ئەوی شەوەیە ماڵێکی ساوایانمان هەیە
کە مناڵی یەک ڕۆژە بۆ 4 ساڵ لە خۆگرێ ئەمە تەنها لە سلێمانی هەیە کە لە ساڵی ڕابردووە 41 منداڵی لە خۆ گرتووە و خزمەتی کردوون ئەرکی خۆی بەرامبەریان بەجێهێناوە. یەک خاڵی تری ئیجابی ئەوەیە کە ئێمە بۆ ئەو منداڵانەی کە خێزانەکانیان لەدەسەدەن ناچارە بن ڕوو بکەنە ماڵەکانی مناڵان پرۆژەیەکی زۆر گەورە و گرنگمان هەیە کە بە هاوکاری ڕێکخراوی یونسێف لە ڕووی داراییەوە ڕێکخراوی ستێپی بەریتانی لە ڕووی تەکنیکیەوە کە پرۆژەی خێزانی جێگرەوە کارەکات بۆی ماڵەکانی مناڵان بگوازێتەوە بۆ ناو خێزانی شایستە ئامادەکرا و ڕاهێنرا بۆ پەروەردەکردنی منداڵ کە بەڕاستی ئەمە هەموو ئەو وڵاتانەی لە ڕووی مافی مرۆڤەوە بە تایبەت مافی منداڵەوە گەشتونەتە ئاستێکی باش بەم جۆرەکەن و قۆناغی مانەوەی مناڵ لە ماڵەکانی مناڵانە بەسەر چووە چونکە بەڕاستی ئەو ئەدایی کە هەمومان چاوەڕێیەکەی نیەتی و منداڵیش مافی ئەوەی هەیە لە خێزانێکیا بژی بۆیە کاتێک خێزانەکەی خۆی لەدەسەدا ناچارە ڕوو بکاتە ماڵەکانی مناڵان لە ڕێگەی ئەم پرۆژەی ئێمەوە بە شێوەیەکی کردداری ئەچێتە ناو خێزانی ئامادە و شایستە و لە باوەشێکی گەرما خزمەتەکرێ. لە پرۆژەکە ئێمە 3 ساڵی ڕابردوو قۆناغی دروستکردن، ئامادەکردن، ڕاهێنان، گەشە پێدان، چەسپاندنی بەشێکی زۆر لە سیستەمەکەمان جێبەجێ کردووە. 21 خێزانمان ڕاهێناوە. ئێستا ئەو 21 خێزانە 13یان منداڵیان لە ئەستۆیە. زۆر سپاسیانەکەم لێرەوە هەر کەسێک لەوانە گویان لێمان بێت کە هاوکارن لە پرۆژەکە و ئێستا پرۆژەکە کارەکات لە ساڵی 2020 بە تەواوەتی سیستەمەکە جێگیر بێ و هەموو تەمەنەکانی مناڵ بتوانێت لە خۆ بگرێ و خێزان ئامادە بکات بۆ ماوە کورت بۆ کتوپەڕ یعنی ئەگەر لە حاڵەتێکی ناکاو دروست بوو مناڵێک خێزانەکەی لەدەستدا بتوانێت لە ماوەی چەند سەعاتێکی کەمە ئەم مناڵە بگوازرێتەوە بۆ ناو خێزانە. لە هەر هەمووی گرنگترەوەیە هەموو پرۆسەکە لە ژێر چاودێری تەواوی توێژەرەکانایە یعنی ئەدایەکی زۆر باشیشیان پیشان داوە توێژەرانی کۆمەڵایەتی و دەرونی ئێمە لە ساڵی 2019 218 سەردانیان کردووە بۆ ناو ئەو خێزانانەی کە منداڵیان تێ جێگیر کراوە کە بەڕاستی ئەمە ڕۆڵێکی گەورەی هەیە یەک لە چاودێری مافی منداڵەکان دڵنیابوونەوە لەوەی کە سەلامەتن و ئەو دۆخەیتیان لە دۆخێکی ئینسانیە. دوام بۆ هاوکاریکردنی خێزانەکان لەوەی کە شارەزایانکەن فێریانکەن کاتێک کێشەیەکیان هەیە مشکلەیەکیان هەیە لەگەڵ منداڵەکە یا لە ئەرکەکەیانە هاوکاریان بن. سەبارەت بە پاراستنی ژنان ئێمە باشترین ماڵی داڵدەدانمان هەیە بە خۆشحاڵیەوە هەم لە ڕووی مادیەوە بیناکە و هەم لە ڕووی ستافەوە و هەم لە ڕووی کوالیەتی کار و سیستمی کارکردنەوە. باشترین ماڵی داڵدەدانی ژنانی هەرێمی کوردستان و عێراق لە سلێمانیە. لە ساڵی ڕابردووە ماڵەکە توانیویەتی 182 ژن لە خۆ بگرێ ئەو ژنانە 47 منداڵیان لەگەڵ بووە و سەبارەت بە ماڵی بە ساڵاتچوان طبعا ماڵی بە ساڵاتچوان لە سلێمانی بەڕاستی ماڵێکی گەورە و گرنگە و زۆر چالاکە. هیچ بە ساڵاتچوویەک کە لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجەی شەهید ئیدارەی ڕاپەڕین پێویستی بە شوێنێک بێ بۆ لە خۆگرتن کەسی نەبێت چاودێری بکە بە هەر هۆکارێک ماڵی بە ساڵاتچوانی سلێمانی زۆر بەباشی ئەو ئەرکەی بەجێهێناوە و لە ساڵی 2019 95 بە ساڵاتچووی لە خۆ گرتووە. یەک ئەرک زۆر گرنگ لە ماڵی بە ساڵاتچوان لە هەمووی گرنگتر بەڕێوەچێ ئەوش یەکەی پەککەوتەیە واتە ئەو بە ساڵاتچوانی کە ناتوانن هیچ شتێک بۆ خۆیان بکەن تەنان ناتوانن پێداویستە ڕۆژانەیەکانی خۆشیان جێبەجێ بکەن لەوێ ستافی باش و ئامادە هەیە بە هاوکاری خەڵکانی خێرخواز و بەشێک لە هاوکاری لە پارێزگاوە. ماڵەکە توانیوێتی لە ساڵی ڕابردووە ئەو 95 بە ساڵاتچووە لە خۆ بگرێ و لە ناویانە پەککەوتەکان بەباشی خزمەت بکە کە ئێستا 35 بە ساڵاتچووی پەککەوتە لە ماڵەکە هەن. و سەبارەت بە ڕاهێنان و پەروەردەی تایبەت بەر لە ڕاهێنان و پەروەردەی تایبەت ببوورە هەر لە بواری پاراستنی مناڵانە ئەگەڕێمەوە سەر پرۆژەی پاراستنی مناڵان کە پرۆژەیەکە بە هاوکاری ڕێکخراوی یونسێف بەڕێوەچێ بۆ کەمپەکان و ئاوارەکانە بۆ مناڵی ناوخۆیە بۆ هەر منداڵێکە کە پێویستی بە چاودێری هەیە. لە ساڵی ڕابردووە 7554 مناڵ سوودمەند بوون لە پرۆژەکە بە دوو ڕێگەی. یەک
لە شوێنی تایبەت بە هاوڕێی منداڵ کە لەوێ ڕۆژانە کۆبنەوە و بابەتی پەروەردەیی تەرفیهی وەرزشی جۆرا و جۆریان پێشکەشەکرێ تەنانەت فێربوونی خولە جۆرا و جۆرەکان. ڕێگەی دووەم ئەوەیە کە تیمەکانمان توێژەرەکانمان سەردانەکەن بۆ ناو ماڵەکان لەوێ بە دووادارچوونەکەن بۆ کێشەی منداڵەکان. سەبارەت بە هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت ئەگەرچی ئەوەی ئێمە کردومانە بەڕاستی لە ئاستی خواستی خۆمانانیە هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت زۆر زیاتر چاوەڕێیە و زیاتری شایستەیە، بەڵام ئێمە بە سێ ڕێگە کارەکەین. ڕێگەی یەکەمەوەیە کە پەیمانگا و سەنتەرمان هەیە لە ناو شاری سلێمانی، تەمەناکەم لە داهاتوە لە قەزاکانیش ئەم هەنگاوە بتوانین بەهاوین. طبعاً ئەوە ئیمکانیاتی ئەوێ بەڕاستی ناتوانین بەبێ ئەوەی سەرچاوی داهات لە وەزارەتی کار وەزارەتی دارایی ئەنجومەنی وەزیران سۆگەرکەین دەست بۆ هەنگاوی لەو جۆرە بەرین. بەڵام لە ناو شاری سلێمانی ئێمە 6 پەیمانگا و سەنتەرمان هەیە کە خزمەت بە منداڵان و گەنجانی خاوەن پێداویستی تایبەتەکە. لە ساڵی 2019 ژمارەی سوودمەندانی سەنتەر و پەیمانگەکان 277 منداڵ و گەنجە کە لە ساڵی 2018 204 بوو، واتە نزیکەی 73 منداڵ زیاتر لەوەی ساڵی 2018. ئەمەش بەهۆی چیەوە بوو؟ بەهۆی ئەوە بوو ئێمە لە ساڵی 2019 بینای سنتەری ئۆتیزممان تەواو کرد کە بینایەکی زۆر ڕێکوپێک و جوان و شایستەیە و باشترین بینایە، چ وەک بینا سنتەرەکە چ وەک ستاف واتە باشترین سنتەری حکومیمان هەیە بۆ ئۆتیزم لە سلێمانی کە بۆتە هۆیەوەی 80 منداڵ لە خۆ بگرێ. پێشگە لە ڕاهێنان بە منداڵەکان خول و دەورات و ڕاهێنان بۆ خێزانەکانی شەکاتەوە. ئێستا بەو پێوەرە لە ڕووی ژمارەوە لە ڕووی کوالیەتیەوە باشترین سنتەری حکومی بۆ ئۆتیزم لە شاری سلێمانیە. لەم بڕگەیەدا ئەبێ بەڕاستی سوپاسی برای بەڕێزم کاک دکتۆرە ڤاڵکەم کە لە ڕێگەی خێرخوازانەوە توانیوێتی سیستا بۆ سنتەرە دابین کات بۆی ئاستی ڕاهێنان لەو سنتەرە بەرزکاتەوە. هەر سەبارەت بە خاوەن پێداویستی تایبەتەکان ئێمە هەموو مامەڵەکانی پەیوەندی بە کەمەندامانەوە هەیە بەردەوام کارمەندانمان دڵسۆزانە ڕایەپەڕێنن و هەموو ئەو پرۆسەی پیاچوونەوە و لیژنە و لیژنەکاری کە هەبوو کۆتایی پێهات و لیستەکان تا ڕادەیەک جێگیر بوون. ئومێدەکەم لە 2020 کە ئەمە خواستی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەتە وەزارەتی کارە و پێی یاساکەش و بەو جۆرەیە و لە ئامانجەکان و بەرنامەی کاری حکوومەت و کابینەی نوێشە هەیە کە لە 4 ساڵی داهاتووە ژیانی خاوەن پێداویستی تایبەتەکان باشتر بکە. ئومێدەکەم بەو یاسایی چاکسازی کە ئێستا بە بەشێک لە هاوکاریە و یاسایە ببێتە هۆیەوەی کە موچەی خاوەن پێداویستی تایبەتەکان ئەوانەی تا ئێستا دابین نەبووە دابین بکرێ یەک. دووەم موچەی خاوەن پێداویستی تایبەتەکان بە پێی یاساکە بێ واتە بە پێی ڕێژە بێ. لە ئێستا تەنها 150,000 بۆ کەمەندامێک خەرجەکرێ کە هیچ موچەیەکی نییە. لە کاتێکا بە پێی یاساکە 150,000ەکە کەمترینە ئەبێ بە پێی ڕێژە بگاتە تا ئاستی 250,000 بۆ کەمەندامێکە لە 100. ئێمە ئێستا لیستی ناوەکانمان لە سنووری پارێزگای سلێمانی لە 25,044 کەمەندامە جێگیر بووە. مۆڵەتی بە خێوکارمان هەیە کە بەڕاستی خزمەتێکی زۆر بەڕێزە بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت کە خزمەتگوزاریەکی حکوومەتە. لە ساڵی ڕابردووە ئێمە توانیومانە 516 مۆڵەتی بە خێوکار بۆ ئەندامی خێزانێک بکەین کە خۆی تەرخانەکە بۆ چاودێری هاوڵاتیە کەمەندامەکەی. بە خۆشحاڵیەوە لەو 516ەیە 364یان دایکن، 47 باوک 47 برا 51 خوشک حوتی پەیوەندی تریان هەیە خزمەتی لەگەڵ کەمەندامەکە و ئەمە تەنها لێرا تەواو نابێت بێجگە ڕێخستنی مامەڵەکە و مۆڵەت پێدانەکە لیژنەش سەردانەکە بۆ ماڵەوە بۆی دڵنیا بێتەوە ئەو کارمەندە حکومیەی کە خۆی تەرخان کردووە و مۆڵەتە بە موچەی تەواو لە ماڵەوە دڵنیا بێتەوە لەوەی کە ئەو ئەرکە ڕائەپەڕێنێ کە پێی سپێرراوە. خاڵێکی تر کە لە هەر لە کەمەندامەکانە کاک جەلال دوای ئەوە دەرفەتی ئەوە تێمە گەر پرسیارتان هەبێنەوە و قسەکانی من درێژ بووبنەوە ئەوەیە کە ئێمە بۆ کەمەندامان بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت هەوڵی تەواومان داوە بە پێی یاسا کە لە یاسای ژمارە 22 ساڵی 2011 هەیە
ژینگەی شارەکان گونجاو بن شیاو بن بۆ ژیانی کەمەندامان لە شەقام و شۆستە و پارک و باخ و مزگەوت و بیناو پرۆژەکانەوە هەتاوەکو هەر بیناو پرۆژەیەکی کەرتی گشتی و کەرتی تایبەت کە دروستەکرێ مۆڵەت وەرەگرێ ئەبێت تایبەتمەندێتی کەمەندامانی تیا ڕەچاو بکرێت بە پێی ستانداردێکی ئەندازیاری کە لە 2 ساڵی ڕابردووە ئێمە ڕێبەرێکمان بۆ ستانداردانە داناوە گشتانمان پێکردەوە بەسەر هەموو فەرمانگەکانە دوای ئەوە نووسراومان کردەوە بۆ فەرمانگەکانی سلێمانی بۆ هەماهەنگی و هاوکاری لەم بوارە بە خۆشحاڵیەوە بە هاوکاری پارێزگار ئەنجومەنی پارێزگا هەموو فەرمانگەکانی سنووری پارێزگای سلێمانی ئێستا لەسەر سکەیەکین کە خۆمان ناومان ناوە بەرە و ئامانجی باشتری هێنانەدی باشترین ژینگە بۆ هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی ومێ دەکەم لە 2020 زۆرترین هەنگاوی تیا بهاوین لە ساڵانی داهاتووشە لە 4-5 ساڵی داهاتووە سنووری پارێزگای سلێمانی ببێتە باشترین ژینگە بۆ ژیانی کەمەندامان ئەخیر هەنگاوی ئەو پلانەمان کۆبوونەوەی فراوان بوو لەگەڵ هەموو فەرمانگەکانی سلێمانی کە پێکەوە بەرنمەیەکمان داناوە ئەجەندەیەکمان داناوە لە 2020 جێبەجێ بکەین بەلای کەمەوە بێ هیچ بینا و پرۆژەیەک دروست نەکرێت ئەگەر تایبەتمەندێتی خاوەن پێداویستیە تایبەتەکان ڕەچاو نەکات. زۆر باشە ماوە سامر دیارە نامەوێت سەرەتا لە هیچ بەڕێبەرایەتێکی گشتی دیگە کەمکەمەوە بەڵام کاتێک کە سەیری بەڕێبەرایەتی گشتەکانی دیکە دەکەی بۆ نمونە پەروەردە تایبەتە بە خوێندن واتە توێژێک دەگرێتەوە بۆ نمونە سوتەمەنی تایبەتە بە دابینکردنی سوتەمەنی بە گشتی بۆ نمونە بەڕێبەرایەتەکانی تر بۆ بەڕێبەرایەتی پاسپۆرتە نشینگەی هەمووانە تایبەتن بە یەک توێژ بە یەک کارەوە بەڵام کاتێک سەیری بەڕێبەرایەتەکەی ئێوە دەکرێت تایبەتە بە کەمەندامەوە بە ساڵاتچووەوە بە منداڵەوە بە ئافرەتێکە لە ماڵەوە گرفتی هێو هاتووەتە دەرەوە بە ڕێژەی بێکاریەوە بە نابیستانەوە بە هەموو ئەم توێژە جیاوازنەوە و ڕەنگە لەگەڵ تاک بە تاکی هەموو ئەمانش کە بە هەزاران نەفەر زیاتر دەبن هەریەکیان و گرفتی تایبەتی خۆی هەیە و سەرێشەیەکی تایبەتی خۆی دەبێت بە دڵنیاییەوە بەڵام دەمەوێت بزانمەوە بە چه جۆرە سیستەمێک کار دەکەن کە بەم شێوازە ئێستا توانیوتانە گەشەیەک بە بەڕێبەرایەتیەکەتان بدەن و چالاکیەکانتان لە چاو ساڵانی ڕابردوو زیاتر بکەن و لە ڕووی داهات و بودجەی تەرخانکرا بۆ پرۆژەکانتان تا چۆنە پشت بە بۆ نمونە بودجەی حکوومەت دەبەستن سەر بە وەزارەت یاخۆت ئەوەیە کە لە ڕێگەی ئەو ڕێکخراوە بیانیەکان یا لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازەکانەوە کارەکانتان دابین دەکەن ئایا بەڕێبەرایەتەکەی ئێوەش هیچ داهاتێکی هەیە لە کاتێکە هەندێک بەڕێبەرایەتی هەیە داهاتی هەیە؟ بەڵێ طبعا ئێمە ڕێژەیەک لە پرسیارەکە خیرتەوە دەست پێەکەم ڕێژەیەک داهات هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمانە کە داهاتی ڕسوماتە وەرگرتنی مۆڵەتی هێندێک دامەزراوەی وەکو دایەنگە و وەکو سنتەرەکانە یاخود هێندێک داهاتی تری جۆرا و جۆرە ڕێژەی داهاتەکەش لە ساڵی 2019 ببوورە لە ساڵی 2019 ببوورە بابی دۆزمەوە بزەبت داهاتەکە بێ دەقیق بین بەڕاستی تایە بریتە لە دیارە هەڵەیەک هەیە لەم لاپەڕانی لە بەردەستی منان بەرحاڵ داهات لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمانە ژمارەیەکی بچووکە بە شێوەیەکی گشتی ئێمە دامەزراوەکانی ئێمە ئەرک جێبەجێکەن و خزمەتگوزاری پێشکەشەکان تێچوویان هەیە و پێویستمان بە پارەیەکی زۆرە بەڕاستی چونکە فەرمانگەکانی ئێمە ئەو داواکاریەیە کە هاوڵاتی هێتی لە حکوومەت ئەویش بەرپاکردنی دادگەری کۆمەڵایەتیە دادگەری کۆمەڵایەتی واتە گرنگی پێدان پاراستن بایەخ پێدان ئیشکردن بۆ باشترکردنی ژیانی ئەو هاوڵاتیانەی کە خۆیان ناتوانن بەرگری لە خۆیان بکەن یاخۆت بە ئاسانی بەهۆی سیستەم و یاسا و ڕێنمایی و چالاکیە جۆرە و جۆرە ئابوووریەکان یا کارگەڕیەکانەوە مافیان پێشێ لەکرێ وەکو مناڵان وەکو بە ساڵاتچوان و پەککەوتەکان وەکو هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت وەکو ژنان کە ئێمە زانین ئەگەر سیستەم بەرگری لە ژن نەکا بەڕاستی کۆمەلگە بە ئاسانی مافەکانی پێشکەلەکە ئەمە لە هەموو دنیا وایە وڵاتانی ڕۆژئاوا بۆیە پێشکەوتون بۆیە خەڵک مەتحیانەکات بە تایبەت ئەوروپاڵێم یا هەندێک وڵاتی ئاسیاوی پێشکەوتو ئەوەیە کە ئەم چین و توێژانیان لە دۆخێکی باشتران سیستەم هەیە بەرگریان لێکە بۆیە ئەرکی فەرمانگەکانی ئێمە ڕێک ئەمەیە کە بە سیستەم بەرگری لەو چین و توێژانە بکەین و هەوڵ بدەین ژیانێکی باشتریان بۆ دابینکەین ئێمە ئەو ئەرکەمان
وەکو پێویست جێبەجێ نەکردووە بەڵام بەراورد بەو توانادارایی کە هەمانە بەو توانامرۆیی کە هەمانە لە ئاستێکی زۆر سەروترین بەهۆی جێبەجێکردنی سیستەم بەهۆی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایی بەهۆی ئەدایەکی باشی ئیداری بەهۆی شەفافیت بەهۆی گرتنەبەری هێندێک ڕێوشوێن کە بەڕاستی هاوڵاتی ئاسوودەیەکە یعنی بۆ نمونە ئێمە هیچ با بڵێن دیوارێک لە نێوان ئێمە و هاوڵاتیانە هەر هاوڵاتیەک بێ ئەتوانێت بێتە لای بەڕێوەبەری گشتی یا هەر بەڕێوەبەرێکی ئێمە بە ئاسانی بیبینێت گفتوگۆی لەگەڵ کات داوای لێ بکە بە دوواداچوون کە ڕخنەی هەبێ هەرچی شتێک لەوانە من لە شخصی خۆم لە ساڵی 2019 پێشوازیم لە 512 وڵاتی کردووە کە لێرە ناوەکانیان پارێزراوە و هەر کەسێک بێ ئەتوانێت دڵنیا بێتەوە ئەمە بەبێ مەوعید بەبێ مەوعیدی پێشوەختە بەبێ هیچ شتێک لەوانە بێجگە لەوەی لە ڕێگەی مۆبایل و تەلەفۆن و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەنانەت ڤایبەر و واتسئەپ و هەموو ئەوانەوە دەرگامان کراوەیە و وەڵامی هاوڵاتیانە دەینەوە هاوڵاتی ئاسوودە بێ لەوەی هەستکا کە ئەم مؤسسەیە هی خۆیەتی هی خەڵکە لەگەڵ ئەمەشە ئێمە ڕێژەیەک لەو کەلێن و کەم و کورتیانە داراییانەی کە هەمانە بە هاوکاری خێرخوازان پڕیەکەینەوە بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتی و نێوخۆییەکان بەو تەنسیق و هەماهەنگیەی لەناو خۆیان لەگەڵ مؤسسەکان هەمانە زۆر باش ئێوە چه پەیوەندیەکتان بە ڕێژەی بێکاریەوە هەیە و ینی بەڕاستی لەم چەند ساڵی ڕابردوودا کە مندامانی دی تینێکی زۆریان بۆ هاتووە ئێوە وەکو بەڕێوەبەراتیەکەتان جیاواز لەوەی کە ئیمکانات و ینی دەسەڵاتێکی سنووردارتان هەبووە توانیتانە بۆیان بکەن بە تایبەتی لە پێداچوونەوەی ڕێژەی کەمەندامیانە لەوەی کە چ فشارێکتان بۆ سەروی خۆتان دروست کردووە لە دەرکردنی پرۆژە یاسا لە بڕیار بۆ وەزارەت لە نووسراوی فەرمیچیتان بۆ کەمەندامان کردووە طبعا سەبارەت بە بێکاری کێشەیەکی زۆر گەورەیە کاک جەلال وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سێرکی لەسەر شانە یەک کار و کرێکار و پیشە و هەلی کارە دوو چاکسازیەکانە سێم کۆمەڵایەتیە ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی کۆمەڵایەتی تەنها پەیوەندیمان بە و چاودێری و گەشەبێدانی کۆمەڵایەتیەوە هەیە بەڕێوەبەراتی گشتیمان هەیە کە ئەرکی کار و هەلی کار و دەستەبەری کرێکار و ڕاهێنان و ڕاهێنانی پیشەیە بەڕاستی ئەوان من زۆر ئتلاع و ئاگاداریم نییە لەسەر کارەکان و وردەکاری کاری ئەوان بەڵام دیارە بە شوەیەکی گشتی بێکاری و نەبوونی هەلی کار لە کوردستانە کێشەیەکی گەورەیە حکوومەتیش کردوێت بەرنامەی خۆی هەلی کار بە شوەیەکی گشتی بۆ گەنجان و بۆ بێکارەکان بڕەخسێنێت تەبانەوە بەرنامە و پلانی ئەوێ استیقراڕێتی ئەوێ و سەرنجڕاکێشانی سەرمایەی بیانی ئەوێ کارێکی ئاسان نییە بەڕاستی و مێدەکە ئەنجومەنی وەزیران پەرلەمان هەموو مؤسسات بەیەکەوە وا بکەن لە کوردستانە هەلی کاری زیاتر بۆ خەڵکانی بێکار بڕەخسێن لەناو خەڵکانی بێکارە هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت مافی خۆیانە ئەوانەی ئەتوانن بە هەر ناونیشانێک کار بکەن دەرفەتی کارکردنیان بۆ بڕەخسێ بەپێی یاسا بێ هەموو دامەزرانێکی حکومی ڕێژەی لە ساڵ 5 بۆ خاوەن پێداویستی و کەمەندامان بێت بۆ کەرتی تایبەت بەداخەوە بڕگە یاساییەکە بە جۆرێکە ئێمە ناتوانین دامەزراوەکانی کەرتی تایبەت ناچارکەین بە دامەزراندنی ڕێژەیەک بۆ کەمەندامان چونکە لە یاساکاڵێ بۆ ماوەی 5 ساڵ هەر کۆمپانیایەک کەمەندامێکی دامەزراند بە ڕێژەی لە ساڵ 5 ئەوە بێ حکوومەت نیوەی پارەکەی بدا کەرتی تایبەتیش نیوەی پارەکەی بدا یعنی ئێستش کە حکوومەت ناتوانێت ئەو پارەیە بدا کەرتی تایبەتیش ناچێتە ژێرباری ئەو ئەرکە بۆیە لەو نێوەندا ئێمە ناتوانین کەرتی تایبەت ناچار بکەین بە جێبەجێکردنی ئەو بڕگە یاساییە کە لە قازانجی کەمەندامانە بەڵام هەوڵمان داوە ئیشمان کردووە بە دوواداچوونمان کردو بۆی بەڕاستی کەمەندامان هەلی کاریان بۆ بڕەخسێ دەرفەتی تەنانەت خوێندن و ئەوانیان بۆ بڕەخسێ ئەم تەوانانەمان کردوتە گفتوگۆی ئەنجومەنەکانی شیاندن ئەنجومەنەکانی وەزارات چەند جار گفتوگۆمان لەسەر کردووە باشترین ڕێگە ئەوەیە کە ئەم یاسایە هەموار بکرێتەوە کە ئێستا وەزارەتی کار لە بەرنامەیدا ئەم یاسایی مافی امتیازی کەمەندامان هەموار کاتەوە بۆی ئەو بڕگەیە هەموار بکرێتەوە هەموو دامەزراندنێک لە کەرتی تایبەت بە ڕێژەیەکی دیاریکراو بۆ کەمەندامان پابەندی و ناچاری بێ و لیژنەکانی
وەزارەتی کار بە دوواداچوون کا بۆ جێبەجێکردنی دڵنیا بینەوە لەوەی بۆ نموناگەر کۆمپانیا زۆر باشە مامە ساڵمەر ئاماژەت بەوە کرد کە ساڵی 2009 بە بەراورد بە 2010 تا ڕادەیە بەهۆی باشبوونی دۆخی گوزەران و نەمانی پاشەکەوتی موچە باش بووە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان لە ئێستادا گرفتێکی خاوەن پێداویستە تایبەتەکانەوەیە کە لە 2013ەوە مامەڵەی ناونووسکردنی کەم ئەندام ڕاگیراوە خەڵکێک هەیە ینی لە 150 یا لە 160 بەرەو ژوورتر خاوەن پێداویستی تایبەتە و بەشەکانی جەستەی لەدەستداوە بەڵام لەبەر ئەو یاسایە لە 2013 تا ئێستا بە خاوەن پێداویستی تایبەت ناونووز نەکراوە. جەنابیش داماژت بۆ کرد کە ئومێدمان هەیە 2020 ساڵێکی خۆشی و خۆشگوزەرانی بێ یام زاڵبوون بێ بەسەر گرفتەکانی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکان. ئەو یاسایە چی بەسەراتوە؟ ئایا هەر هیچ مامەڵەیەک هیچ ناونووسنکردنێک بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان نیە بە تایبەت ئەوانەی 2014 و 15 و 16 تا ئێستا؟ طبعا لە 2013ەوە تاوەکو ئێستا هیچ هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت تۆمار نەکراوە. وەزارەتی دارایی پارەی بۆ تەرخان نەکردووە کە پارەکان موچەنین هاوکاری کۆمەڵایەتین کە ئەمە بەڕاستی بە یاسا چەسپێنراوە کە بێ هەر هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت لەدایک بێ بە کەمەندامی یاخود بەهۆی ڕووداوێکەوە کەمەندام بێ مافی خۆیەتی بە ڕێژەی دیاریکراو کە لە ڕێنمایی دەستنیشانەکرێ هاوکاریەکی دارایی وەرگرێم. لە 2013ەوە جێبەجێ نەکراوە. ئەمە خواستی ئێمە و کەمەندامان و وەزارەتی کاریشە. لە 2013 تا 15 من نازانم بۆچی جێبەجێ نەکراوە، بەڵام لە 2015ەوە دیارە جۆرێک لە کێشەی قەیران و گیر و گرفتە جۆرا و جۆرەکان لۆچی ڕێگر بوو بێ. من وەک بە تێگەیشتنی خۆم بەڕاستی هیچ کاتێک حەز ناکەم لە دۆخێکا بین، لە ژیانێکا بین، لە ژینگەیەکا بین، لە سیستەمێکا بین لە هەرێمی کوردستانە کە هاوڵاتی خاوەن پێداویستی تایبەت هەبێت ئەم دەرفەتی هاوکاری کۆمەڵایەتیی وەرنەگرت بێت. کابینەی نوێی حکوومەت بەرنامەی هەیە ژیانی خاوەن پێداویستە تایبەتەکان باشتر بکە. یەک لە بەرنامەکان هاوکاری کۆمەڵایەتیەکانە. لە ئێستا لیژنەیەک دروست کراوە لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی تەخمینێ بکە هەڵسەنگاندنێ بکە بۆ ژمارەی ئەو کەمەندامانەی کە ئەیانەوێت موچەیان بۆ تەرخان بکرێ لەگەڵ ژمارەی ئەو کەمەندامانەی کە لە 4 ساڵی ڕابردوو و 5 ساڵی ڕابردووە کۆچی دواییان کردووە بە هەر هۆکارێک لە لیستەکانی موچە و هاوکاریان نەماون بۆی ئەو دوای هەڵسەنگاندنەکە بڕیار بدات کە ئەو هاوڵاتیانەی تا ئێستا تۆمارین تۆمار بکرێن و ئەو هاوکاری کۆمەڵایەتی وەرگرن. ئومێد دەکەم لە 2-3 مانگی داهاتوە ئەم کێشەیە چارەسەر بێ هەموو هاوڵاتیەکی خاوەن پێداویستی تایبەت ببێتە خاوەنی ئەو موچەیە. کێشەیەکی ترەوەیە مەسەلەی ڕێنماییەکانە. ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2016 کە تا ئێستا شیشی پێکرێ هێندێک ڕێژەی کەمەندامی دەستکاری کردوت تۆزێک بەرزی کردوێتەوە کە ئەو کەمەندامانەی کە موچەیەکی تریان هەیە یا کارمەندن ئەبێ ڕێژەی کەمەندامیان لە 70 کەمتر نەبێ. بۆیە کاتێک تۆ بینی کەمەندامێک ڕێژەکەی 60 و موچەکەی بڕاوە یا موچە شمولی ناکە هۆکارەکەی ئەوەیە کە بەپێی ئەم ڕێنماییەیە مامەڵەی لەگەڵا کراوە. زۆر باشە ئاماژتان بەوە کرد کە بە گەشتبینیەوە لە ساڵی 2020 دەڕوارن و پێتان وایە کە گرفتەکانی کەمەندامان چارەسەر بن. با بپرسم پلان و بەرنامەتان بۆ ساڵی 2020 چیە و ئەو گەشتبینیەی بەڕێستان یا چ بەڵێنێکتان پێ بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان؟ طبعا کاک ڕیاز تەرخانکردنی پارە و باشترکردنی ژیانی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەکی گشتی بەڕاستی بەرنامە و پلان و ئیمکانیاتی باشی ئەوێ. لەو ئاستەی کە هاوڵاتی چاوەڕێیەکە لە دەسەڵاتی ئەمانیە و لە توانای ئێمانیە و بەڵام بەپێی ئەوەی کە من زانیاریم هەیە و ئاگادارم لەبەر ئەم هۆکارانە هەست دەکەم هەرێمی کوردستان بەرەو باشترکردنی ژیانی کەمەندامانە چێ. یەکەم لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانە دانراوە ئامانجی باشترکردنی ژیانی هاوڵاتیانی خاوەن پێداویستی تایبەت. ئەمە یەک. دووەم لە یاسای ماف و ئیمتیازی کەمەندامانە هەیە کە هەموو هاوڵاتیەکی کەمەندام ئەبێ هەموو خزمەت گوزاریانەی کە پێویستن بۆی پێشکەش بکرێ بێ بەرامبەر هاوکاری دارایی وەرگرێ و خزمەت گوزاریەکانی پەروەردەیی تەندروستی کۆمەڵایەتی و تەنانەت هەموو ئەوەی پەیوەندی بە وەزارەتەکانی کەشەوە هەیە
ومێ دەکەم ئەم کابینەی نوێی حکوومەتە باشتر بتوانێت ئەم یاسایە جێبەجێ بکە بەم هۆکارانە یعنی من چاوەڕوانیم ئەوەیە بەڵام کۆتایی کێشەکان و گیر و گرت نەمێنێ ئەوە تۆزێکی زەحمەتە بەڵام ئێمە ئەبێ کار بکەین هەمومان هەر کەسە بە پێی ئەرک و دەسەڵاتی خۆی وەزارەت وەکو وەزارەت و ئەنجومەنی وەزیران وەک ئەنجومەنی وەزیران ئێمە وەک بەڕێوەبەراتی گشتی کارمەندێک لە ئاستی خوارەوە لە هەر فەرمانگەیەک ئەبێ کارکا بۆی ژیانی هاوڵاتی خاوەنپێداویستی تایبەت ڕۆژ بە ڕۆژ باشتر بێت بۆی ئەوان هەستکەن لە وڵاتێکە ئاژین گرنگیان پێدرێ فرامۆش نەکراون و مافەکانیان ئەپارێزرێ و بۆ ئەوەی ئەو ئینتیمایە لە ناو دڵی هەموو هاوڵاتیەکە بگەشێتەوەکە کە حکوومەتەکە حکوومەتی خۆیەتی و فەرمانگەکان فەرمانگەی ئەوەن ئەو پەڕی توانای خۆیانە خەنەگەڕ بۆ خزمەتکردنی. زۆر سپاس بۆ بەڕێز عومەر عەبدوڵڵاه گوڵپی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی سپاس بۆی کە لە ناو ئۆفیسەکەی خۆتەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت.